بەهێشتنەوەی ڕیش و قژداهێنان بە ستایلێکی جیاواز کۆمەڵێک گەنج لە هەرێمی کوردستان کردویانە بە شێوازێکی نوێ بۆ کارکردنی بە کۆمەڵ و ناویان ناوە مستەر ئەربیل. کار و چاڵەکی ئەو گروپە لە هەولێرە، بەڵام بۆ بوون بە ئەندام هیچ سنوورێک دیاری نەکراوە، نە بۆ شار نە بۆ ئاین و نەتەوەی جیاواز. ئامان زیمە چییە؟ هەدەفمان ئەوەی ئەمە پشگیری ئافرەت بکەین لێرە. سێ ئامانزمانێ پشگیری ئافرەت و پاراستنی ژینگە و ئەوە بکەین هەوڵ بدەین ئیشی ناوەخۆ دەستکرد پەڕی پێ بدەین. هەدەفەکانی مە ئەوەیە. سێ خراپ و باش دایم دەکەیت بەسینترین و منە ڕواتەکەی خۆم نییە. مادلیگەشی خۆشم نییە. ئەی یامەتی پشتی یەکدی دەگرین. ئایا مەسەلەمەوە شتێکی زیادم هەیە ئەو برادرە یانەوە ئەندامەکە هەیەی دەیدێمێ یامەتی یەکدیە. و میهمەکەی لە چدا بە تەماینە دەستکورتی دەست دروستکردنی ناو کوردستان قیمەتی بیدێنێ. ئەم گروپە سەرەتا سێ کەس بوون کە دەستیان پێکرد، بەڵام ئێستا ژمارەکەیان هەڵکشاوە بۆ 40 ئەندام بوو. تەمەنیان لە 18 تا 30 ساڵانە. ئاین و بیر و باوەڕ و پیشەی ئەندامەکانی جیاوازن. ئەمە ئیڤنتی پێنجەمە و یەکەم ئیڤنتیشە لە ساڵی 2017 ئیڤنتەکان هەر بڵێ وەکو ژمارە دامانەوە ئیڤنتی یەکەم و دووەم و سێم و چوارم بڵێ ئیڤنتێک نییە ناوێکی تایبەت بەخۆی هەبێ. بەڵام لە داهاتوودا پلانمان هەیە ئیڤنتێک بکەین بۆ کە سەرزەم ئەو جلوبەرگانەی لەو ئیڤنتە لە بەرکەین هەمووی لۆکاڵ بێ لێرە دروستکرابنیە. هەرچەندە ئەم گروپە بانگەشەی جیاوازبوون و مۆدرنبوون دەکەن، بەڵام تا ئێستا ئەندامی کچیان نییە. ئەمەش خاڵێکە کە جێ پرسیارە بۆ هەموو ئەوانەی باخ بەکارەکانی مستەر ئەربیل دەدەن. بڕیارماندا کە چەند گەنجێکی خەڕکەینەوە بەڵکو لەو ڕێەوە بتوانین چەند مەسیجێک بە دنیاە و بە خەڵکی خۆمان بگەینین. یەک لەو شتە سەرەکیانە و هەدەفانە کە ئەمە حەز دەکەین، ینی بە خەڵکی خۆمان بڵین کە هۆشیاریان کەینەوە چ لە ڕووی ئوسلوب و تەسەڕوفکردن لەگەڵ ئافرەت و چ لە ڕووی ئەوەی کە مافی مرۆڤ چییە. کار و پرۆژەکانی ئەم گروپە لە ڕێی بڕیاردانی بە کۆمەڵەوەیە کە ناو بەناو کۆ دەبنەوە و بڕیار لەسەر چاڵاکێک دەدەن. لەوەتەی گروپەکەیان پێکهێناوە تا ئێستا 5 جار کۆ بوونەتەوە لەبەر ئەوەی شوێنی دانیشتنی ئەندامەکانی جیاواز و دوور لەیەکن کۆبوونەوەکانیان درەنگ دەکەوێت. شیراز عەبدوڵڵا NRT هەولێر.